بەڕێزان ئەمڕۆ پێکەوە سەرنجێک دەدەین لە قۆناغێک لە قۆناغەکانی فرێدانی زبڵ و پاشەڕۆ لە وڵاتی سوید پاشەوەی لەلایەن ماڵەکانەوە بە شێوازی پۆڵێنکراو پاشماوە و زبڵەکانیان فڕێدەن ڕووەکەنە ئەم خانووە. ئەم خانووە ناوی خانووی ژینگەیە، واتە لێرەوە دەست پێکرێت بۆ پاراستنی ژینگە بە کۆی گشتی. ئێمە هەر کۆمەڵە ماڵێک تەمەن شوێنی فرێدانی پاشەڕۆ و زبڵی خۆی هەیە. ستا لە ڕێگەی ئەم ئامێرەوە داوامان کرد دەرگای شوێنی فرێدانی زبڵمان بۆ بکرێتەوە، کرایەوە. چینە ژوورەوە و پێکەوە چاوێکە گێڕین بە شێوازی پۆڵێن کرا و قۆناغێک لە قۆناغەکانی فرێدانی زبڵ لە وڵاتی سوید. ئەگەر ئێرە سیرکەین ئێرەمان هەیە چەند بەشێکە بۆ چەند جۆرێ لە فرێدانی گڵۆب و هەروەها ئەو کارتۆنەشی بینین ئەوی شوێنی فرێدانی گڵۆپی درێژ و سپی و ئەوەی کە پێوترە نیۆن. ئەومان لەبیر نەچێ ئەکرێ و گڵۆپی کەوا لێمان زیاتەوە یان نەسووتێت جارێکی تر ببێتەوە بە بتڵێکی شوشە ویان بێتەوە بە پەرداخێک لی سوودمەند بین. لێرەدا بینین ئێرە تایبەتە بە فرێدانی شوێنی پیل پاتری. ئەرکی دایکان و باوکان و بەرپرسانە کەوا وریابن لە کڕینی پیل و لە بەکارهێنانی لەلایەن مناڵانەوە چونکە ئەمانە زەهراوین. باش وایە پێشنیار ئەوە ئەکرێتکەوە ئەوەندە بکڕیت کە پێویستە وە زیادە نەکڕیت و لە کاتی زەروریا بیکڕیت. بۆ نمونە 2 پیلی پێسە تەنها 2 پیل کڕیت و زیاتر نەبێت و وریابی لە بەکارهێنانی لەلایەن مناڵەوە جاریوا هەیە نەزانانە مناڵی با بۆ دەمی کە زۆر ترسناکە. دواتر بەشێکی ترمان هەیە لە شوێنی فرێدان، شوێنی فرێدانی ڕۆژنامە و بڵاوکراوە و جەریدەکان. ئەم سێ حاویە تایبەتن بە شوێنی فرێدانی جەریدەکان. لێرانە 2 بەشی ترمان هەیە بە شوێنی فرێدانی شوشە. ئەم سەوزەیان تایبەتە بە فرێدانی شوشەی ڕەنگا و ڕەنگ و ملەوەن. ئەم سپیان تایبەتە بە شوێنی فرێدانی شوشەی سادە. ئەم سێ بەشەمان هەیە تایبەتە بە شوێنی فرێدانی قوتوو. ئەتوانرێت لە ١٩ قوتووەکان جارێکی تر بەکار بهێنرێتەوە بکرێتەوە بە قوتوو بە تایبەتی و قوتوانی کەوا پانتا و یاسای پانتای هەیە کە کڕینەوەیەتی لەلایەن دەوڵەتەوە و جارێکی تر بەکارهێنانەوەی. ئەگەر سیرکەین ئەمە سەرقە باخێکە بە پێی داتایەک ئەگەر ساڵانە ئەمانە ئەم سەرقە باخانە ئەم ئەوی جاران پێوترا سەرسۆدە کۆ بکرێتەوە ئەتوانرێت لە سویدا 2200 ساری پێ دروست بکرێت. لێرە ڕیزێکی تایبەتمان هەیە بە شوێنی فرێدانی خواردن، تەنها خواردن. لە ماڵەوە یان لێرە ئەکرێت بیخێتە ناو ئەم زەرفەوە وەک ئەبینن وێنەی پاشماوەیەک لە ماسی ویان سێو ویان پەنیر ویان نان ویان هەر شتێکی تر ئەیکەیتە ئێرە و دوایە کرێتەوە ئێرە. لێرە بۆکسێکمان هەیە سنووق دۆڵابێکمان هەیە قوفڵ دراوە. ئێرە شوێنی فرێدانی بۆیاخ و هاوشێوەکانێتی. ئەگەر سێریکە لەم ڕووبەرە داخراوە ناتوانیت بەڵکو لەلاوە شوێنی بۆ کراوە بەم جۆرە بۆ ئەوەی ئەگەر مناڵێک هاتە ژوورەوە نەتوانێت یاری پێ بکاوە بیڕژێت و خۆشی پێ زیانمەند بکات. گەر سێریکەین ئەمە نووسراوە شوێنی فرێدانی پاشەڕۆ و زبڵی ترسناک بۆیاخ و هاوشێوەکە. لە بیرمان نەچێ پیل، بۆیاخ، مۆبایل، مەوادی حەشەرات، هەندێک شتی تر نابێت بە هیچ جۆرێ بسووتێنرێت بەڵکەوەی بە شێوازی تر لە ناوە ببرێت. ئێرەمان هەیە شوێنی فرێدانی ئامێری کارەباییە. ئەگە بینین بۆ فرێدانی کارەبایی هاتووە.
ئێرەمان هەیە شوێنی فڕێدانی پلاتسیکە یان با بڵێن دەبەی پلاتسیک لێرە پلات لێرە فڕێدرێت ئەمەش چەند بەشێکی هەیە بۆ نمونە ئەمە دەبەیەکی پلات ئێرەمان هەیە شوێنی فڕێدانی ئەو شتانەیە کە وەک سیرامیک و لە قوڕ دروستەکرێن ئەمان لێرە لەم دوو بەشە فڕێدرێت ئەم چەند دانە حاوێشینە هەر هەمیان تایبەتن بە شوێنی فڕێدانی کارتۆن کارتۆن هی شیر بێت یان هی پیزا بێ و یان هەر کارتۆنێکی تر بێت لێرە فڕێدرێت شتانێکی ترمان هەیە لێرە ئەمانە جاری وایە هاوڵاتی ورد خواردنەکەی جا ناکاتەوە لە هەنێشتی تر لێرە فڕێدا ئەمان تایبەتە بە شوێنی فڕێدانی تێکەڵەیەک لەم ساڵانی دواییە سوید توانیوێتی فڕێدانی یەک تاکی هاوڵاتی کەم کاتەوە بۆ 500 کیلۆ لە ساڵێکە و هەروەها توانیوێتی بەکارهێنانەوە زۆر بەکار بێنێتەوە ئەو شتانی فڕێدرێت بەوەش توانیوێتی 6.2 ملیۆن تەن دۆمۆکسیدی کاربۆن CO2 خەزن بکا و نەیەڵێ بڕژێتەوە بچێتە ناو هەواوە و هەروەها هاوکات لەگەڵ بەکارهێنانەوە لە پرۆژەیەکی تری تازە لە سوید هەندێک شت سووتێنراوە بەو سووتانە توانیارە 810,000 ڤیلا گەرمایی بۆ پیا بکرێت ئەگەر بکرایە لە ڕێی سوتەمەنی و نەوتەوە ئەو گەرمایە دەستەبەرکرایە ئەو کات 3 ملیۆن تەن دۆمۆکسیدی کاربۆن CO2 ئەچووە هەواوە و هەروەها هاوکات لە ڕێی سووتاندن واتە بە وزەکردنی گەرمە و کارەبا توانراوە 220,000 ڤیلا ڕووناکی و کارەبای بۆ دابین بکرێت هەموو ئەم پرۆژانە وا ئەخوازێت کەوا ژینگە بەها و نرخێکی زۆری هەیە و ئەبێ بپارێزرێت سوید جاری وا هەیە تەکلیف و پارێکی زۆر خەرجەکات لەم بوارانە بەس بۆ ئەوەی دۆمۆکسیدی کاربۆن و غاز زەهراویەکان زۆر نەبن لە هەوا و نەچنەوە ناو هەوا ئەمە قۆناغێکە دواتر قۆناغی تر هەیە کە لەلایەن ساری تایبەت و ئەم شتانە ئەگوێزرێنە و جیاواز ئەچن بۆ شوێنی تایبەتر بۆ فڕێدان لە دەریشەوە ئەم شوێنەمان هەیە تایبەتە بە شوێنی فڕێدانی کەلوپەل خوازیارین ماوەیەکە لە کوردستان دەنگۆی ئەوە هەیە کە گوایە لەم بوارە هەنگاوێک ئەنرێت خۆزیە ڕۆژێک بەهاتایە هەنگاوێکی جددی بنرایە بۆ پۆڵێنکردن و بۆ بە سیستەمکردنی فڕێدانی زبڵ و پاشەڕۆ سپاس بۆ هەموو لایە